بەناوی خوای گەورە هەستڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناڕەزایەتی و بایکۆتی مامۆستایان و فەرمانبەران لە بەشێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دژی دواکەوتنی موچە دەستی پێکردووە و حکوومەتیش لەبارەی دابەشکردنی موچە مێژمیوانی و تاکو ئێستا لیستی موچەی ڕانەگەاندووە و نازانرێت موچەی مانگید و چۆن دابەژەکرێت لە کاتێکە نرخینەوت لە بازارەکانی جیان گەشت بۆ $119. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دواکەوتنی موچە هەروە ناڕەزایەتی موچە خۆران و مامۆستایان دەکەین و هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان لەو بارەوە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان. مامۆستا بەخێر سوپاس. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم ساڵیادی ڕاپەڕینە هەڵوێستان چی بوو لەسەر تێڕوانتان چی بوو لەسەر ساڵیادی ڕاپەڕین کە ئێستا نیگەرانێکی زۆر هەیە دوای 31 ساڵ لە ڕاپەڕین. بەڵێ بەنای خۆی گەورەی میرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت کاک حەکیم زۆر پێوەشاڵم بۆ جارێکە بە خزمەتی جەنابت و بینەرانی خۆشەویست دەگەینەوە. ئەم ساڵی جارێکی تر هاتینەوە ساڵیادی ڕاپەڕینی گەلی کوردستان لە بەهاری 1990 بەڵام بەداخەوە بەڕوویەکەوە بە شێوازێک کە ڕوومان نایە پیرۆزبایی لە جەماوەری کوردستانکی. چونکە هەر میلەتێک کە ڕائەپەڕێ شۆڕشەکە بۆ ئازادی، شۆڕشەکە بۆ ئەوەی لە قۆناغێکی خراپەوە بگوازیژانی بگوازێتەوە بۆ قۆناغێکی باشتر، بۆ ئەوەی ئەگەر کۆت و بەند و زنجیرێک بەستوێتیەوە لەوەی کە بتوانێت دەربڕی ئازادیەکانی خۆی بێ، بتوانێت پەیامی ژیانی خۆی بگەێنێ، بتوانێت لە ئاستی کۆمەڵگە و لە ئاسی داواکارەکانی کۆمەڵگەی خۆیان بێ، هەوڵەدا بۆ ئەوەی کە ژیانی خۆی بەرەو باشتر بەرێ ڕائەپەڕێ. بەڵام میلەتی کورد کە ڕاپەڕی ئەم ئامانجە پیرۆزانەی هەبوو، بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئامانجەکانی ئەم میلەتە، داواکارەکانی ئەم میلەتە، داخوازیەکانی ئەم میلەتە لە پاشەکشایە بەهۆی ئەم دەسەڵاتە، بەهۆی ئەم کە حکمڕانانەی کە ئێستا دەسەڵاتی پێ دوای ڕاپەڕینەکە دزرا. بەڵێ تەبەن خەڵک ئامانجی خەڵک لە ڕاپەڕینەکە وەکو باسم کرد بۆ چاکسازی بوو، بۆ ڕزگاربوون بوو لە کۆیلایەتی. ئێستا بە شێوازێکی تر و بە زمانی کوردی و میلەتی کوردە چاوسێڕێت و کراوەتەوە بە کۆیلا بە زمانی کوردی و بەجلی کوردی بە زمانی کوردی بە دروشمی کوردایەتیەوە. ئەمە مصیبەتەکەیە. ئەجینا حیزبی بەعز حیزبێکی بەڕێوەبەری ئەم وڵاتە بوو لە ڕووی ئیداری و ئیدارێکی بەخۆتی هەبوو. ینی 8 ساڵ شەڕی کرد لەگەڵ حکوومەتی ئێرانە، شەڕی عێراق و ئێران کە مەشهورە. ئەم شەڕە بەو هەموو مولابەسات و بەو هەموو ناخۆشیەوە کە ڕوویدا کە کوشتارێکی زۆری بوو کە ژێرخانی ئابووری وڵاتی هەڵتەکان، لەگەڵەوە ئەم حکوومەتە نەیهێڵا تەئسیر ئەم شەڕە تەئسیر لە ژیانی هاوڵاتیانی عێراق بکە، لە ڕووی زەخیرە، لە ڕووی پێداویستیەکانی ژیان. ئەوەی خەڵک لە بەدەست حکوومەتی بەعسەوە ئەیناڵان ئەویش نەبوونی ئازادی بوو، دیکتاتۆریەت بوو، سەرکوتکردنی خەڵک بوو. ئەنی ئەمە بە شێوەیەکی تر ئەمڕۆ هاتووتەوە. وەکوتم لە کوردستانی خۆمانە بە زمانی کوردی لە حکوومەتی ناوەندی و عێراق و لە ڕێی ئەو میلیشیانەی مامۆستا سەدام بەرگێکی کوردی دروست بوون لە کوردستان، ئێمە بەداخەوە دروست بوون. ئێستا بەداخەوە یعنی حاڵەتێک بۆ خەڵک و جەماوەری کوردستان دروست بووە، یعنی وای لێ هاتووە خۆزگە بۆ زەمانە ئاخوازن. چونکە ئەوان ئەو کاتە لەو سەردەما وەکو باسم کرد خەڵک ئەگەر لە ئازادی بێبەش بوو بێ، ئازادی نەبوو بێ، هاوڵاتیانی کوردستان ناتوانی بێ تعبیر لە دروشمەکانی میلەتی خۆیان و داوای ئازادی و سەربەستی خۆیان بکەن، بەڵام لە ڕووی پێداویستیەکانی و ژیانەوە گرفتیان نەبوو و خەڵک مؤسساتە بوو لە وڵاتە، کێشەی هەبوایە، مەشاکیلی بووە، ڕووی لە مؤسساتی وڵات و حکوومەتە کرد بوو چارەسەرە کرد. ئەگەر بگەیشتایەتە شخص یەکەمی وڵاتیش. ئێستا ئەوە نەماوە. ئێستا ئەسڵەن لە سادەترین شوێنی ئەم وڵاتە یا لە فەرمانگەیەکی ئەم وڵاتە هاوڵاتی گوێ لێ ناگیرێ، چ جای لە باڵاترین دەسەڵات. یعنی ئەوانەی کە ئەم وڵاتە بن بەڕێوە. من پەیامێکی کیانە بینی یەکێک لە بەرپرسی ئەو دوولایەنە کە وڵاتیان ێستا لە بەردەسایە و حکوومەتە بن بەڕێوە
ئەڵێ بەڕاستی چیتر خەڵک لەم دەسەڵاتدارانەی ئێستا تەحمل ناکە و بێزار بووە و ئەبێ گۆڕانکاری بکرێ تو خۆ دەسەڵاتەکە خۆتی ئەوەی کە خەڵک لی بێزارە تویت ئێستا تۆ گلەی یەکەی لە بەختی خۆت تۆ گلەی یەکەی لە خەڵک هەنی مصیبەتێک تێکەوتوی بەڕاستی بۆیە بە هەر تەعبیرێک بە هەر شێوەیەک بتەوێ دەربڕی ئەوە بی کە معاناتی خەڵک بگەێنی هێچ ئەم قسانەکەی من و تۆ لای خەڵک و جەماوەری کوردستان بە قسەی دووبارن باشە بەس دزراوە راپەرنێکی کێ دزیوێتی ئەگەر بەرهەمەکەی دزرابێ دیارە ئەوانەی کە ئێستا حکومڕانی وڵاتاکەن و هەموو ئامانجەکانی ئەم دوولایەنە بە تایبەتی کە ئێستا حکومڕانیەکەن مانەوەی سوڵتەی خۆیان دەسەڵاتی خۆیان هەیمەنەی خۆیان بەو شێوەیە ئەم خەڵکە وەکو مەڕووماڵات بەنە پێش خۆیان و ئەم خەڵکە سەرکوتکەن بە هیچ جۆرێک خەڵک مافی سەر هەڵبڕینی نەمێنێ بۆیە خەڵک ئێستاڵێ مادەم ئەم ڕاپەڕینە ئەمانەی لێبەرهەم هات شەڵانەمان کردایە ئەوە ڕای خەڵکە بۆیە ئەمەیە نەتیجەی ئەوەیە چکە دەواازەیەک نابێ ئاسۆیەک نابینێ ئاسۆیەک نابینێ هەناسەیەکی ئازادیتی هەڵمژێ ئاسۆیەک نابینێ باشە خەڵک ئێستا لە قەیرانەوە بۆ قەیران لە گرفتێکەوە بۆ گرفت ئێستا حالیان ئەوە پەیامی سەرۆکی حکوومەت و لەم ڕۆژانە قسەی کردووە کە بەداخەوە ئەو جۆرە پەیامە یا ئەو جۆرە قسانە نابێت لە سەرۆکی حکوومەت بۆشێتەوە تۆ خۆت نازانی ئەڵی سەرچاوی داهاتەکان لەکوێن پێمان بڵێن ئەو پۆزیسیۆنیان خەڵکێک دەزانێت خەڵک بە تۆ بڵێ یا تۆ بێ بە خەڵک بڵێ تۆ بێ پێمان بڵێ پەرلەمانی کوردستان و لەڕێ ئەو پەرلەماتارە بە ڕێزانەوە لە چەندین مؤتەمەری سەحافیە ڕایان گەیان کاکە داهاتەکانی ئێوە ئاوایە بەپێی ئەو معلوماتانەی هەن دەی فەرموو ئاشکرایکەن باشە ئێستا نەوت ئەوە گەیشتە $190 هەر ئەم دقەیە کە ئێستا من و تۆ قساکەین لە $170 هەیە باشە وەرە زەربیکە ئەو 9 ملیۆن بەرمیلەی ڕۆژانەمانەی فرۆشن زەربی ئەو دۆلارێکە بە سعری ئێستا باشە ئەمان کەمتری شوەنیە ئەوە $90 لێکەرەوە حکوومەتی عێراقیە بە $92 وانە بە $92 حکوومەتی عێراقی کاکە تۆ بێ بە 87 تۆ بێ بە 86 باشە لەوان کەمتری ژوەرە خوارتر ئێزەحمە نەبێ هەر ئەوە نزیکەی ئەمە ئەگەر حسابی یەک مانگ بکەی ملیارێک و $350 ملیۆن یعنی تقریبا هەر موچە پێویستی بە $755 ملیۆن بەڵێ یعنی 650 ملیۆنیشی دۆلاریشی زیاد هێشتا کە ئەوە نزیکەی تریلیۆنێکەکە زیاتر لە تریلیۆنێکەکە ئەی باشە زەحمە نەبێ ئەم داهاتە بچووە چێ کاکە نەوت $20 بێ هەروە خۆمانین $50 بێ هەروایە وەزە ئێمە هەرە بێ لە ئەزما بین 60 بێ هەر لە ئەزماین 100 بێ کاکە زەحمە نەبێ یعنی دیارە ئێوە ئەم نەوتە فرۆشتوتانە بە سعرێکی سابت بەو کۆمپانیا و شەریکاتانە بە هەر چەنە بێ ئەوان یەک مەبلەغ پارە بە ئێوە بن دیارە وایە ئەی بۆ تەکسی ناکات کە زۆتری بۆ گەندەڵی بۆ دزی دەڕەوە یان ئەوە تا بالفعلەوەی جەنابەت یان ئەوە تا بەڵێ داهاتەکە هەیە و لە خەڵکی شارنەوە ئەی دزن و ئێوە ئەو تەقسیماتی کردوتانە بۆ زیینی ئەم پارەیە ناتوانێت تێک بچێ تێگەی و هەر کەسێکیش لەگەر پەرلەمانتار بێ ئەگەر حیزبی سیاسی بێ پەیامێکی هەبێ لەسەر ئەم گەندەڵی ئێوە تۆمەت حازرە ئێوە جینەتەوەن دژی ڕاپەڕێنن دژی دیکتاتۆریەتن ئێوە خزمەتی میلەتی کوردستانە کاکە ئێوە هەموو خەڵکتان شۆردەوتەوە لە خزمەت زەحمە نەبێ هەموو کەس خزمەتی نەکڕێ کردوتانە ئەمە بەرهەمەکەی بوو ئەمە بەرهەمەکەیەتی خەڵک ئێستا کاکە نەوت زستان ڕۆی نەوتمان نەبینی نەوتیش بە چەند حکوومەتی ناوەندی عێراقی هەموو مانگێک 100 لیتر نەوتەیە بە هاوڵاتی عێراقی لە کەرکووک بخوارەوەوانەی کەرکووکی ژوەرێگرن کە وردەکانی کەرکووکیش کەسە بەرم هەرێمەنین 100 لیتر بە 14,000 بە 14,000 دیناری عێراقی مانگانش بۆی هەیە 100 لیتر وەرگێ باشە تۆ کرد ئەم 100 کرۆ بە 200 لیتر هاتوویت بە خەڵکی کوردستانەدا بە 90,000 بە 90,000 لەسەر سەیری کرد خەڵکیش هەمووی فریان ناکەوێ و ڕۆژە کە تۆ لە ماڵی مۆزەفە تقریبا سەڵاسی خەڵکە کە وەریگرتووە ئەوە باسی ئەو لە ساسیەکەم کە ئەوش بۆ سعرە گرانە هێشتا ئەمە هەرزەختە لەسەر هاوڵاتی ئەو تەنکەرانەیە نەوتەکان تەوزیعەکان زۆربەی ماڵەکان مۆزەفن لە ماڵ نین چین ئەو ڕۆژە بەریان ناکەوێت ئەبێ بڕۆن پارە بن بە یەکێک بۆیان وەرگێ کە سایرێکی بێ 15,000 چێتە سەر ئەوە 105,000 خۆی نەوت بە
45 و 50 ئەمە نەوتدا بە خەڵک ئەوە نەوتەکەت باشە دوای ئەوە معاشەکەت ئەوە معاشەکەت کابینەی نۆ ئەم کابینە فاشیلە فاشیل لەسەرەوە بۆ خوارەوە کە سەرۆکی حکوومەتەکەش خۆی داهاتی خۆی نازانێ ناتوانێت جەریء بێ بە جەماوەری کوردستان بڵێ بڵێ ئەوە داهاتێکمە خەلەلەکە لەکوایە کێ داهاتت بۆ نایێنێتەوە بۆ نایڵیت کێیە بۆ ئاشکرای ناکەیت کێ ئەو دزانە ئەگەر تۆ خۆتی لێ دەرەکەی بە پێی پەیامەکەی خۆلێتی خۆتی لێ دەرەکەی خۆی لێ دەرکرد وانە خۆتی لێ کێن زەحمەرە بێ ئاشرایکە کێ ئەوەی کەس تۆ ئەڵەی داهاتەکانی ناوخۆ نایەتەوە بۆ نایەتەوە سەبەوکەی ئاشراکە ئەگەر تۆ سەرۆکی حکوومەتی و داکۆکیکاری لە مافی خەڵک باشە کابینەی نۆ لە ماوەی ئەو دەیە کە دەست بەکار بۆ 3 ساڵی تەواو کرد باشە 3 ساڵی تەواو کردوە نیە حوت موچەی کاملی نەداوە دەم و چەشی بە لێبڕینەوە داوە نەک بە پاشەکەوت کوانەی پێشوان و پاشەکەوت خەڵکان دەخۆی تۆزێ ورەیەکی بۆی دوای وەرێگرمەوە کە وەریشی نەگرێتەوە وەریشی ناگرێتەوە ئەم بە لێبڕین هەرێکسەر بەبێ منەت کاکە بڕیمان تۆڵ ڕوڵیشان نەودایان و دەوێت خۆی بڵێن خۆگونجاند تعبیری لێبڕینیشان لێکرەوە باشە زەحمە نەبێ هەر ئەو مەبلەغە تقریبا چەند تریلیۆنەکە هەر نزیکەی 8 تریلیۆنەکە 8 تا 9 تریلیۆن دینارەکە ئەوە ئەم کابینەیە بردی هی خەڵک فەوتا خەڵکی شوە ئەوە موچەکەش باشە ئەوە هاتی لەسەر سوتەمەنی ئەوە کارەبا باشە وەرە سەری زەریبیان چەند لەسەر ئەم خەڵکە زیاد کردووە کارەبا ئاو باشە خەڵک هاوڵاتی هیچی نییە 500,000 کارەبای بواتۆ ملیۆنی بواتۆ 400,000 بواتۆ هەر معاشەکەی خۆی 300,000 خانەی نشینێکی دامەوە باشە ئەوە خۆڵی هاتە سەر ئەوە خۆڵەکەش ئەوە بازار و شارەکەی خۆتە هەموو زەبڵ ئەم وڵاتی داپۆشیوە ئەی زەحمە نەبێ ئەمە کێ مەسوولە لێی زەحمە نەبێ کێ مەسوولە لەوەی کە ئەی بنزینەکە لە 400 إلى 500ەوە ئەمە مصیبەتە گەورەکەی ئێستاەوە تا ئەم دقەیەکە من هاتمە لای جەنابەت ئێستا نزیکی بنزینی سۆپەر چۆتە 1200 ڕێک حکوومەتی ناوەندی بنزینی نۆرمەڵەیە بە 450 دینار سێ ئەم فەرقە لێرە دوو قاتە ڕێک دوو قات باشە زەحمە نەبێت تۆ چی ئادەی ئەو خزمەتی پێشکەتی خەڵکی کەوتێت فاشیلە تەنە لە ڕووی موچە ڕووەکان ئەی لە ڕووی بێکاری ئەمە لە ڕووی پێداویستی ئەساسیەکانی ژیانی خەڵکەوە فاشل چونکە هیچی نەهێنا بۆ خەڵک هیچ چاکسازیە لە ژیانی خەڵکان نەکرا باشە ئەوە لە ڕووی خەدەماتەوە کاکە کوا زەحمە نەبێ ئەوە خۆڵی بەردەم ماڵان کۆ ناکرێتەوە خەڵک هەمووی تووشی نەخۆشی بوو تێگەی لەبەرەوەی پارەی کارگوزارێک یا خزمە گوزارێک چی پێڵێن ئەمریکا ژینگە پارێزێک پیان پێ نادرێت کە 300,000 باشە پیان نادرێ شەریک کۆمپانیەکەش دەڵێن کاکەمە عقودمان لەگەڵ حکومەت پارەمان ناتوێن پارە بەچی بین نەحەقیان نییە ئەوەش یاتە سەر ئەمە لە ڕووی خزمە گوزاری و ژیان منی بنەی تەحتیە وڵاتەوە ژیان ئەو پێداویستی ئەساسیەکانی حیاتی خەڵک پاشان وەرە بۆ ئەمیتر ئازادی هەیە لەم کابینەیە بۆ ئەوەی دەنگی هەڵبڕی لە بادینان چەند نەفرێک بوون چەند کەسێ بوون هەر هەمویان سەرکوت نەکران هەر هەمویان زیندان نەکران توهمە و بوختانیان بۆ دروست نەکرا حکوم نەدران جاسوس تیرۆریست عەمیلی وڵاتان چی ئەمە ئازادێکی چیان وت هەر ئەوە وتیان کاکە بادینانیش دەنگی ئازادی تایە جیان وەکو جیانی لە خەڵکی تری کوردستان جیانی لە پارێزگای سلێمانی جیانی لە دووهۆ لە هەولێر خۆپیشاندان خەڵکێکی زۆر شەهید کرا لە ساڵی 2020 کۆتایی 2020 ئەوە ئازادی پاشانیش وەرە تۆ سەیریکە تۆ هەموو شتێک ئەبێ ئێستا هەچی سەرۆکی حکوومەتی وڵاتانە ساڵانە یا 100 ڕۆژ جارێک گێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن ئەڵێ ئەمن دەستکەوتەکانم زەحمە نەبێ 3 ساڵتان تەواو کرد دەستکەوتەکانتان بە خەڵک بڵێن کامەیە ئەوەی کە شایانی ئەوەیە دەستی بۆ درێژکەی ئەوەی کە خەڵک دڵی پێی خۆشە ئەوەی کە یعنی من تعجبم لێیە ئێستا من کوبترین شەریحەزان لە وڵاتەکەیە خانەنشینانن کە شەریحەیەکن هەموو تەمەنیان خزمەتی خەڵکیان کردووە خزمەتی حکومەتیان کردووە هەیە 40 ساڵ هەیە 50 ساڵ هەیە 45 ساڵ خزمەتی کردو خانەشین بووە ئەم حکومەتە ڕێزی لەوان کرد یەک جار بڵێ موچەکانتان هێنمە پێشەوە هەر حرمەتەن لە بەروی خانەشین خۆ هەریانەی تێ موچەیە شعورێکی بۆ دروستکە کاتێک کە ئیشی بە پێشمەرگەیەکی بە موچەی دەرەجەیەک
کاتێکیش بە تەندروستیە ئەیکێ بە دەرەجەیەک کاتێکیش بە پەروەردەی کێ بە دەرەجەیەک یعنی تۆ ئیش بە خانەنشینیەوە نەبێمەتی لیان یەک جار لە ژیانی خانەنشینی موچیانە بۆ پێش نەخست هەر شعور بە مەسئولیەتێک هەر ئەوەنە باشە سەوزکردن و جوانکردنی ئەم وڵاتەیەمە کە بە هەشتێکە چیان بۆ کرد ئەسڵەن ئەو دار و سنەوبەر و سەوزانەشی ما بۆ هەمووی وشکی کرد لە بێپلانی لە بێبەرنامەیی وەڵاوە داخلی هاوی نەبین سێ مانگ تێپەڕێ وەڵا بوجە دیارە دانێن تهدید نەکراوە بۆ باخچەکان تەنکەرە ئاو نییە هەمووی وشکە بێ کاتێک پارەکە و بجەکە تەخسیسەکرێ دار هەمووی وشک بوو ئەم هەموو ملیۆنەها نەمامە نێژرا لە وڵاتە لە 150 بۆ هەفتای وشک بوو کێ مەسوولە لەمە باشە لە قسەکان باسیەوەت کرد ئێستا کەسێک ڕخنە بگرێ تەشیری بۆ دروست دەکەن ئێستا لەم ڕۆژاندا سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان پامێکی هەبوو بە بۆنەی ڕاپەڕینەوە ئێستا لەو پەیجانەی کە بەپارەی نەوت بەڕێوە دەبرێن بۆ چێریش دەکرێتە سەر مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە پامەکەیدا باسی لەوە کردبوو بۆ حکومڕانان لە خاڵێکە کە زۆر پێ قەڵز بوون کە دەڵێ کەی دەگەنە و قەنەعاتەیە گەر خەڵکی لێتان ڕانەپەڕێن ناتوانن بەو جۆرە حکومڕانیە پرستەم و گەندەڵی حیزبی و بنەماڵەیە بەردەوام بن کۆمەڵی خاڵێک تریشی هەر باس کردبوو جا ئەمە قسەکە لە وایە ئەمان بە هەر قسەیە کە حقیقەتی دابێ قەڵسە من جارە من پێم وایە جەنای مامۆستا عەلی باپیر زۆر خاتری گرتوون زۆر خاتری گرتوون ئەو پەیامە هەر ینی ئەدەبی مامۆستا و ڕێزی مامۆستا وایە ینی ئوسلوبی وایە کە پەیامی خۆی گەێنێ بەبێ ئەوەی کە بیەوێ مقابلی برینارکە بەس ئەوە کە پێی گەیشتۆ مامۆستا وە نەتیجەی معاناتی خەڵک و جەماوەری کوردستانە کە بەڕاستی خەڵک گەیشتۆتە چڵەپۆپە لە ناڕەحەتیە 31 ساڵ ڕاپەڕین کراوە 31 ساڵ زەحمەت نەبێ 31 ساڵ دەستکەوتەکانتان چی بوو بۆ میلەت من باسی ئەم دەقاکەم فەرق چییە وەکو جەنابی مامۆستا لە پەیامەکەی ئەڵێ جاران ئەوەی کە لە ڕاپەڕینە ئازادمان کرد ئێستا نیوەیمان بەدەستەوە نەما لەبەر چی لەبەر میزاجی شخصێک کە شخصێک ها بە مێشکە پرۆسەیەک ئەنجام بە میلەتی خستە ژێر پرسیارەوە هاوارمان کرد هەر ئەم مامۆستا عەلی باپیرە کە من لە خزمەتی بووم لە کۆبوونەوە پێی وتم دیک بابە ئێوە لەسەر چه ئاساسیم ڕیفراندۆماکەن کوردایەتی بە ئێمە مەفرۆشنەوە ئێمە خەواتمان کڕوە ئێمە لە شاق بووین ئێمە لێوە لە پێشترین بۆ میلەت ئازادی بۆ بێنین ئازادی تەقریری مەسیدی خۆی بکە بەس بە چه حجەیەک چی میزداقەتێکتان وەردووە چ بەڵێنێکتان وەرگرتووە کە ئێوەم شتاکەن جواب نەبوو بۆ لە بەرەوەی فڵان کەس بڕیاریەوە هەر بکرێ ئەوە نەتیجەکەی بوو کە وەرمان کرد بۆ هاتی ینی میلەت لە هەموو ڕۆکەوە بۆ هەرە بێ باجەکەی بە حتا لە ناو پێشمەرگا کە ڕوبەڕوو ئەبێتەوە پێشمەرگە ڕوبەڕووی داعشە بێتەوە پێشمەرگە ڕوبەڕووی حکومەتی ناوەندیە بێتەوە پێشمەرگە هەر ئێستا حالیان لەو سنوورانەی کە هەن هەمووی کوڕی فەقیرن هەرەمان ناکوژێن کەی کوڕێکی ئەوان حتا ئەو دێهاتانە دەسەڵاتدار بینیمان کەسمان بینی کوڕێکی بەرپرسێکی دەسەڵاتداری ئەم وڵاتە خزمێکی نزیکی کاکە کوڕینە خزمێکی نزیکی حتا ئەو دێهاتانە ئێستا نقطەی تەماسن دەکەن حکومەتی ناوەندی و کێشەی لەسرە داگیرەکرێن دەرەکرێن تەعریبەکرێن زەختیان لێکرێ هەر ئەو خەڵکە فەقیرێ کوڕی ئەکوژێ دوو کورسێ کوڕ چوار کوڕ دەربەدەرەکرێ چییەکە نەمان تۆ زێش فرمێسێکی تیمساحیان بۆ ڕێژن لە تەلەڤیزیۆنەوە ئەوە چییە ئەوە تۆ هاتی وڵاتەکەت بەدەستەوە بوو خۆت بە ئارەزووی خۆت تەسلیمت کردن بەبێ ئەوەی هیچ بنەمایەکە بێ هیچ بەڵێنێکت وەرگرتوێت هیچ کەسێک هاتی وڵاتی خۆت خستە ژێر پرسیارەوە گەورەترین زەربە لە وڵاتی خۆتدا بۆی ئەوانەی جەنابی مامۆستا لەو پەیجانەوە بەپارەوە دەبرێت خەڵکەوە ئەو پەیجانەوە نەک پەیج سەتەلایت کەناڵی فەزایی و چەندین پەیج و سایت و کەناڵ هەیە هەمووی دابەستن و ئەمانە بە پارەی حرام بە پارەی نەوتی دزراوی ئەم وڵاتە پارەی خەیاڵیان خڕاتە بەردەم بۆ دیفاع لەو دەسەڵاتدارانە و بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر کەسێک بەرامبەریان بۆسێتەوە توهمەی بۆ دروستەکەن توهمەی حازر خیانەت بە هەموو شێوەگە ڕازێنەوە تۆمە حازرە ئەدرێ بە ناوچ باشە زەحمەت نەبێ ئەو پەیامەی مامۆستا عەلی باپیر چی تایە غێری حەقایق ڕوونکردنەوەی واقعی ئێستای کوردستان اینجا مامۆستاڵێ بە ئاگا بێنەوە ئەگەر خەیاڵتان وایە لە زیکنی خۆتانە ئەوەتان داناوە ئەم خەڵکە لێتان ڕاناپەڕێ بە هەڵاچون کاکە خەڵک گەیشتۆتە چڵە پۆپە الغەریق يتثبث بكل حشيش على يك كبر عرب العرب
کە بەرەو خنکانن ڕا دەست بە چڵە پوشی شۆگرێ ڕزگاری بێ میلەتیان خنکاندووە ملت خنکا میلەت تەواو بێزار بووە میلەت بۆ هەناسەیە گەگەڕێ بۆ شوێنێک گەڕێ دەواازەی هەناسەیەکی لێ باتەوە ژیان بێتەوە ناو ژیان و جاری کە ژیانی خۆی دروست کاتەوە ئەمانە هەموو دەواازەیەکیان داخستووە یعنی تازە بە تازە ئەنجومەنی باڵای اقتصادیە چیە لە هەرێمە کۆ بێتۆڵێ ئێمە بیری لێکەینەوە گە ڕۆژی چوارشەممەی داهاتوو دەستکەینەوە بە موچیانەیەکەین یا 45 ڕۆژ یا 50 ڕۆژی تر بەعاش بینیانەین ئەمە تازە ئەگەڕێنەوە بۆ ئەمە دوای ئەوەی نەوت بوو بۆ پارەیە و بە $190 بەس لە ڕووی ئەوەی کێسە بۆن منە تۆمەت ناوزڕاندن بۆ سەرۆکی کۆمەڵی دادگەریەوە خەڵکی تریژەگەر ژایەتیان کات دروست دەکەن یان تۆمەتی خیانەت کەسێ بە قەدەرە و دەسەڵاتدارن خیانەتی لە میلەتی ئێمە کردبێ لەگەلی ئێمە کردبێ کەسێ وڵا خەڵکە بێ حکم بە خەڵک خیانەت چییە حەکیم خەڵک یعنی تۆ ئەم خەڵکە شەرەفی خۆی اقتصادی خۆی ناموسی خۆی ئێرزی خۆی هەمی خسۆتە بەدەستێمان بیان پارێزن ئەی حکومەتەوە نیە حکومەت پارێزەری کیان و شەرەف و ناموسی میلەتە نیە ئەمایان کردووە ئەمان پارێزەری ژیانی خۆیان بوون ماڵ و مناڵی خۆیان بوون خەڵک شتێکی زیادە لای ئەوان باڵێ ئەم خەڵکیان هێڵاوەت و باشە ئەم خەڵکە بە ڕۆژی ڕووناک 3000 کەس ئاوارە بوو بۆ بیلا رووسیا مووی ئەمان گرژ بوو ئەسڵەن توهمەیەڵی خەڵەتاندوە توهمەیان دروستە کرد ئەمانە لە خۆشییان ڕایان کردووە لە خۆشییان ڕایان لە خۆشییان کەس ڕاکە کەچ هەیە دوای ئەوەی کە چوو ئەوروپا لەو فترا منیان ناسم هەیەە لەو کەسانە کە ڕای کردوتەوە لە ئەوروپا بوو دوای ئەوەی تۆزی وەزی هەرێم و تۆزی وەزی عێراق دوای ڕوخانی سەدام باش بوو هاتەوە ئومێ دەکەم ئەم وڵاتە بەرە باشی بڕە بۆ ئومێداتەوە نەبێ شتێکی زامنیش کرد بێ لێبێ ئەنج بێتەوە بەڵام دوای سەیری کرد هەم جدای ڕای کردەوە ینی کە ئەو کاتە لە جووی هەبوو لە دەرەوەی وڵات هاتەوە بۆی لەناو میلەتی خۆیان بژی بۆی لە دەربەدەری و ئاواری ڕزگاری بێ جاری کە سەری خۆی هەڵگرتەوە بۆ شوەیە و ئەو مەساتەی بەسەر خۆی هێناوەتەوە بووی لە زەمان ڕزگاری بێ باشە من ئەمەم لەکوێی دنیا تا ئەمەتان بینیوە گەنجە وەرن سەیت و پەیجەکان سیرکردن هەموو ڕۆژێ یا کچێک یا کوڕێک یا پیاوێکی بە تەمەن یا خانەشینە خۆی خنکێنێ وانە خۆی دەکوژێ هەمووی خۆیان بڵاوەکەنەوە کێمووی گرژە بێ ئە حکومەتە دیراسەیە ماکە ڕێژەی تەلاق ئەم حکومەتە دیراسەیەکە بڵێ کاکە ئەم هەموو عایلەیە چیە لە کوردستانە هەموو جیای بێتەوە لە یەک سەبەبەکەی چی هۆکارەکەی چێ با معالجی کەم ئەم هەموو گەنجە بێ ئیشە کە لەم وڵاتە هەمووی بێ ئیش کەوتووە کە تەخەڕوجەکە و هیچ نییە بیکە نەزای پەنا بۆ کێوبەرێ ئەمان دانیشتون دویری لێ بکەنەوە بڵێن کاکە با چارەسەرێک حەلێک بۆ میلەتە یعنی بەدەم و عاناتی خەڵکەوە چن کاتێک ئەیبیستن کێشەیە لە شوێنێ هەوێ بەدەمیەوە چن خۆمە هەموو یەبینی ڕۆژانە شعور بە مەسئولیەتێک ئەبینی لەم بەرپرسانی ئەم وڵاتی ئێمە لەسەرەوە بۆ خوارەوە بێن بڕۆن مەشاکیلی خەڵکێن مەدانی و نێڵن ئەو مشکلانە و جزوری مشکلەکان حەڵکە بۆی سەرڕڵێتەوە سەرۆکی کۆمەڵی دادگەری باسی کرد بوو کە کەسانی قیادەیە میلەتە دەکەنە ناخەوە گەندەڵ و پیسن هەنی گەندەڵ دەتوانێت چاوەڕێی چیرێک دەتوانێت حکومڕانی بکرا گەندەڵ یان کەسێک لە ناخەوە گەندەڵ بتوانێت حکومڕانی بکە ئەو قسە حەقیقەت هەر ئەوی لێ هەم نایەت چونکە گەرێکێک ناخی پیس نەبێ و گەندەڵ نەبێ بەرهەمی باشەیە بەدەسەوە ئەگەر تۆ ناخت پیس بوو و بەڕاستی بە نێتێکی خراپەوە هاتی حکومداری وڵاتی کرد و ئیتیجاه و داواکاری میلەتی بە ئیتیجاهی خراپە برد ئەمە دلیلیەوە تۆ ناخت پیسە و تۆ ناتەوێت و نێتێکی پاکە نییە باشە یعنی خۆ خەڵک چاوی هەیە و خەڵک عەقلی هەیە کاک یعنی خزمەکانی خۆیان مناڵەکانی خۆیان چواردەوری خۆیان بۆ ئەمانە هیچیان معاناتیان نییە هیچیان گرفتێکیان نییە لە ژیان لە مەعاش لە تەعینات باشە لە خوێندن لە چوونە دەرەوە لە ڤیزا نەک ئەوە تەلەبەیەک بێ و نەک ئەوەی کەسێکی بێ تەعین ئەسڵەن ئەکرێن مەسەرۆکی زانکۆ ئەکرێن بە خەڵکی ملیاردێر و سەرمایهدار و ئەناسێنرێن بە سەرۆکی وڵاتان ئەی زەحمت نەبێت لەم وڵاتی من و توها ئەم گەنج و کوڕ و کچانەی کە تەخەڕوجەکەن تۆ بۆ بە کوڕ و کچی خۆیانی خۆتی نازانی بۆ ئەوانش وەکو منداڵەکەی خۆ سەیر ناکەی بۆ ئاگا لە معانەتیەوان نییە هەر ئەمە دلیلی ئەوەیە تۆ بۆ خۆ دەژی بۆ میلەت ناژی سەید القەومی خادیمهم ئەو کەسەی گەورەی قەومێکە بێ خزمەکاریان بێ ئەگەر خزمەکاری خەڵک نیت
بۆ خۆ دەژی ساوان خەڵک بە خزمەتکاری بەڵێ ئەوان بەعکسەوە ئەوان خەڵکیان بۆ خزمەکاری خۆیانەوێ ئەسڵ لە ناو حیزبەکەی خۆشیانە ئەوەی خزمەکاریان نەبێ ئەوەی گویان لێ نەگری ئەوەی بە ئەو شێوەی پیانەڵێن بە قسەیانەکە ئەیان خەرە دەرەوە خارجی قەوس بەس ئەوەی کە بەرە زووتی لە داهاتەکان ئەگەر پێ دوایە دەستێکی پاکە بێ یەخود بن دەستێکی پیس نەبێ لەو داهاتی لەو 9 ملیۆن بەرمیل نەوت لە داهاتی ناوخۆ هاوکاری ئەو پەیمانان پێشتری 200 میلیارەکەی بەغداد لە بەس تا ئێستا بڵێن نهاتووە ینی بەشی موچە و بەشی خەرجی ناکە ئەگەر دەستێکی پاکە بێ کاک حەکیم ئەمە لێ بۆ تۆ خەڵق قەناعەتی بەمە هەیە خەڵک لێوە دو تا ئێوارە ئەمانە بڵێن پارەنی خەڵک لە هەیە خەڵگەڵێ ئەوە دەست پارەکان دیارن وازەحن نایدەن بە خەڵک تۆ وازە حاڵن نایدەین ئێمە ئیتر بە هەر تەبریرێ بێ نایدەن چونکە ئەوەی کە سەرچاوی دارایی خۆیانە بێ پارێزراو بێ دەستی بۆ نەبرێ و ئەوە دەستکاری ناکرێەوە نایاتە سەر ئەرزی واقع بێنیتە سەر ئەرزی واقع کودەکەی بڵێن دزیەکە ئەوەی کە تایبەتەکەی چونکە چەندین گیرفان هەیە لە وڵاتە چەندین گیرفان هەیە گیرفانی حیزب هەیە گیرفانی کەسان و باڵادەسەکانی ناو حیزب هەیە تەوزیعاتی مەناسیب و تەوزیعاتی داهات و سەروەتەکان هەیە ئەی بوو ئەم ئەزای چی ئەمێنێتەوە وەکو تەمسیلە کۆنەکەی لەکو سەمادەکەی لێدا یەک کەوچک سەما دەمێتەوە بۆ خەڵکەکە لە فەردەیەک لە فەردەیە کابرا سەمادیە نابوو بۆ لیدیەکە بۆ جوتیارەکان دوایوتی وەرن تەوزیعیکەن ئەوەی بۆ خاڵەفلان وەرە خاڵەفلان کەوچکەبەر هەر فەلاحی کەوچێکی بەرکەوە ئەمە ژوای لێ هاتووە ئەوەی کە لی دەرەکرێت سەرۆتی وڵاتە کەوچکەیەک چامێنێتەوە بۆ ئەم خەڵکە ئێ خۆکەوچە بەش ناکە ئەی زەحمە نەبێ با من ئەم پرسیارەشکەم لێرەکە حەکیمگەی ئیجازە بێ بۆ نەمابی ڕۆژێک ئەمە وەڵی خوا تەوفیقی لێ وەرگتوونەتەوە ئەم لایەنانە هەر خوا تەوفیقی لێ وەرگتوونەوە بۆی خەڵک خۆشیانی نەوێ هەر یەکێک لەم بەرپرسانە بەهاتایە کە ئەمانەی دەسەڵاتدارن لە وڵاتە کاکە وەڵاو ئەزمەی مالی هەیە من ئەچم ملیارێ دۆلار بۆ مەعاشی ئەم مانگی فەرمانبەران پەیاکەم بە قەرزی بژێ وەکو بەلی حسێن وەکو یاسە عەرەفات خۆیانە چون سواڵیانە کرد لە هەموو عالەم بەس بۆی ملەتەکان سوالکەر نەبێ باشە ئەمەمان لێ بینین کە هەیەە با بە ملیارەکەی خۆ بێنە 1 ملیاری خۆ بێنە باشە خوا ئەم تەوفیقە لێ ئەمەشیان نەکرد بۆی خەڵک بڵێن کاکە وەڵی باوکم ئەمانە ڕاستەکەن ئەمەش ناکەن بۆی نەڵێن پارەیان هەیە و ناڵ ئەگەر چکڵێن ملیارێکمان هێنا ئەڵێ بەخوا 4 ملیاری نووسیشان هەیە لەبەرەوە ئەوەش ناکەن باشە بەس خۆسەر و حکوومەت لە ڕۆژانە باسی کردبوو لە وتارەکەی وتی ئێمە ئەوەندە سوالکردنی یا ڕۆژی داوای پارە لە بەغدا بکەن 200 میلیارەکە ئەی بۆ سراعی حیزبی و بۆ بەدەستێنانی پۆستی سەر و کۆماری عێراق هەموو ڕۆژە سوالەکەن و سواڵی دەنگ و سواڵی ئەحزابە سیاسەکانی عێراقەکەن کە هەندێکی خوتورەتیشانە بێ بۆم هەرێمە ئێمە چونکە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە هەرێمێکمان هەیە هەرێمێکی فیدرالیە سەر بە حکومەتی ناوەندی عێراق حکومەتێکی ناوەندی هەیە کە زۆرینەی شیعەیە دوو تەیاری شیعە زۆرینەی کورسیانی ناوە لە ناو پەرلەمانی عێراق تۆچی پشتی لایەنێکیان ئەگری پشتی لایەنێکیان بەرەگەی ئەم دوو لایەنی شیعە دەی بەیەکە تۆش سەبەبی ئەمە نابێ بە کێشە بۆ هەرێمەکەی تۆ ئێمە سبینێ ڕنگدانەوەی نابێ وە سەر هەرێمی سەر ئەمنیەتی بۆ ئەمە کرا عەفو کاک حەکیم بۆ ئەمە کرا بۆ ئەوەی مەخۆیان دوو تیجاهن بۆی مرەشەحی لایەنەکەی بەرامبەر بخات لە مرۆشەکەی خۆی سەرخا لە پێنای ئەوە بچێت لە هەر لایەکال ڕێکە ئەی بۆ لە پێناوی میلەتە بۆ لە پێناوی میلەتە تەنازولێک نەکرد ئەو ریفراندۆمە نەکردایە هەر بوودا لەبەرەوەی هەستەکەم ئەم میلەتە زەرەری پێگا هەستەکەم زەمینە گونجاونێ پێمانوتن هاوارمان کردوەک و کۆمەڵی ئیسلامی و کاتە وتمان کاکە مەکەن هەر لەبەر میلەت ئەم عنجوهیەتە چی بوو وەڵاهی کاکە هەر ئەبێ بکرێ ئەوە بوو ئەمە لەبەر میلەت بوو تەنازولتان بۆ نەکرد ئەوەشیان لەبەر خۆتانە بۆ چ ڕۆژی دەجار تەنازولەکە نەبا ئێستاوتە سواڵی پۆست دەکەن لە بەغدا باڵێ خواسەحا ئێستا هەموو دەستشکانەوەکە ئەوەیە ئەم لایەنە کامیان سەر و کۆمار سەر و کۆمار چییە زەحمە دەبێ سەر و کۆمار ئێستا بەیانی کاک بەرهەمە کاک فلانە کە حەمرە کاز تەسیری لەسەر ژیانی خەڵک چییە ئەوە مام جەلال سەر و کۆمار بوو باشە لە 2005ەوە دوای ئەو وەرە تا لە 2009 نەک پێنجەوە وەرە هەتاکو ئەم کابینی ئەخیر ئەم سەر و کۆمارە چی لە ژیانی خەڵک گۆڕی ئەمە نەشێکی مەسیریە ئەستن ژیانی میلەت و ژیانی پرۆسی سیاسی هەرێمی کوردستانیشیان لەسەر ئەم سەر و کۆمارە خسۆتە خەتەرەوە لە سیرائی نێوان خۆیان باشە و هەروە هەرێمی کوردستانیشیان خۆتە بەر خەتەری نەشتەری هەندێک وڵاتانی ئیقلیمی کە مؤەیدی یەکێکن لەو لایەنە شیعانە دژی لایەنەکەی تر ئەمە ڕاستە سوپاس دەکەم دواتر دوای نابڕە سەرەوە دەکەین ئایا
ئاسایی دەسەڵاتدا سوال بۆ میلەتەکەی بکە دەکرێن وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەکرێن وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فێستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران، نمایش و چالاکیە هوەری و وەرزشیەکان، خواردنە کوردەواریەکان لە فیستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هەڵی تاسڵ و جلەفولکەی ئاسکەکان بێن بۆ فیستیڤاڵ لە پێشانگا. لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین. لە فیستیڤاڵە پڕهێجانەکەی شار چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا پێش ناوبڕەکە باسیەوەمان کرد ئاساینە دەسەڵاتدار سوال بۆ میلەتەکە بۆچی ئاسایە دەسەڵات گەندەڵکار بێ بەڵام سوال بۆ میلەتەکەی نەکە؟ وڵا ئەسڵەوەیە دەسەڵاتدار ئەبێ هەموو شوورێک بخوا هەموو خەمێ بخوا لە پێناوی میلەتەکەی عەزیز بێ سەربەرز بێ. جارێ ئێمە پێش هەموو شتێ ئەسڵەن ئەبێ دەسەڵاتدار و ئەوانەی حکمی وڵات دەکەن ئەبێ ژیانی خۆیان ببەخشن لە پێناوی میلەت. ئەسڵ ئەمەیە نەک تۆ میلەت پێ بە پلیکان و پیاسەرکەوی و دوایی بیشی لەژێر پێی خۆتا بیفلقێنیتەوە. ئێمە حیزبێکی سیاسین دەسەڵاتداری لە وڵاتە و هەموو جارێکیش هەوڵێەوەمان داوە ینی لە خزمەتی خەڵکابین لە حکومەتابین لە دەرەوە. باوەڕتان بێ کاک حەکیم تو بینەرانی خۆشەویست کە ئەویش ئێمە ڕۆژانە ئەو بارگانەی کۆمەڵ خەڵک ڕوویتیەکە هەمووی داواکاری هەیە لێمان کە ئێمە حیزبێکی فەقیرین ئەچین سوالەکەین داواکاری لە خەڵکەکەی دیونە بۆ خەڵکە بەشانازی نەخۆش ئەینێرین بۆ چارەسەر نەوت ئەم زستانە و ێستا خەڵکی ناچیان بێمەوتووە وتوانە ئێوە تووڕێی خەڵکە کوژێنەوە چونکە بۆ لەبەرەوەی خەڵک نەوتی نیە چ نەوتیان بۆ دابینەکەن بەڕێی دەستگای بەخشین بەڕێی مواسسە خێراتەکانی ئەوە ئێمە شانازی پێوەکەین. ئێمە خەڵک کە محتاج بێ پێداویستی بێ جلەکانی بەرمانیان خۆ بوو بفرۆشین هێشتا بە عینی نازانین چونکە ئەسڵ ئەوەیە ئێمە حیزبێکی سیاسین ئەوە کەشما لەسەر نییە. ئێمە حیزبێکی پرۆژەی سیاسی ما پێ بۆ چاکسازی لە وڵاتە. ئەوەی ئەرکی حکوومەتە ئەبێ بڕوا بەدەم ژیانی خەڵکەوە ئەبێ بڕوا بزانێ خەڵک معاناتی چێ بۆی چارەسەرکە گوێی لێ بگرێ بەدەمیەوە نەک ئەو معاناتانەی کە دیار و زەقن ئەبێ بڕوا بۆ معاناتە نهێنەکانیش ئەبێ بچێت لە کۆڵانەکانە بە دوای هەژارەکانە بگەڕێ بێت لە کاتی ئەو سەرماوسۆڵانەی بەسەرمان هات کەتیبەکان و مەفرەزەکانی حکوومەت بچوونایەتە ناو بازار بزان کێ بێلانەیە بیبن شوێنی بۆ بدۆزنەوە داڵدەی بن چەندین کەس ڕق بووە نەک ئەوەی کە بە ئاشکرا تۆ موچە حەقە مستەحەقەی هاوڵاتیان ئەدزی نایدەی لە کاتی خۆیان خەڵک محتاجەکەی خەڵک زەلیلەکەی خەڵک تووشی تاوانەکەی دوایی ژەڵێی کاکە تۆ هینی دژی دەسەڵاتی تۆ بۆ بە شێوەیەکی خەڵگەڵێ بایکۆت و خەڵک ئێستا ئەم بستەحالیان باز لە بایکۆتی دەوامەکرێن بایکۆتیش جەریمەیە کاکە بایکۆت نەکای تۆ نایژێنی ناتوانێت بێ بەدەوام ئەی چی بکە
تۆ معاشەکەی نایەتە حرمەتی ناگری مەبەستمەوەیە ئەم حکومەتە ئەبێت چاوی گرفتە نهێنەکانی خەڵکیش ببینێ نەگرفتە ئاشکراکانی کە ئێمە موسیبەتەکە لە وایە بۆیە بەڕاستی بەشێکی تاوانەکەش لە ملی خەڵک خۆیەتی چونکە خەڵک جەماوەری کوردستان بەڵێ ئەم جارە لە انتخاباتی عێراقا خەڵک بێتاقەت و نەچووە دەنگدان ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ناڕزایی دەربڕینە بەرامبەر ئەمانی کە حکومەکەن بەڵام بە شێوەیەک لە شێوەکان تۆ ئەوە هێڵیتەوە لە دەسەڵاتی خۆیان بۆ چونکە ئەوەی کە ناچی حساب نییە لە پرۆسەکە ئەوەی ئەچێ ئەگەر کەمین زۆرینەی ئەو خەڵکانەشی کە ئەچن بۆ دەنگدان کێ زۆرینەی هێنا ئەوە لە ئەو سڵتە و دەسەڵاتەکە ئەدرێ بەو تێگەی دێ ئەوانە بە شێوان هەیە خەڵک بچێ بۆ ئەویان بکە وەنیان هەر هەیە بچێ دیفاعێنەکە بیان ئەوەی کە نەچوو ئەوانەی کە بێزارن لە دەسەڵاتەکە وەرن بە عکسی تیجاهی ئەم دەسەڵاتە دەنگ بن بۆی ئەم دەسەڵاتە بجوڵێن شعورێک ئێستا لە سا هەفتەی خەڵک نەچووە سا هەفتا بۆ هەشتا باشە ئەم لە سا هەفتا بچوایە بیوتە نەخێر بۆ ئێوە بەڵێ بۆ مقابلەکانتان بەڵێ بۆ ئەوانەی کە ڕاستەکەن لەگەڵ میلەت ئەمە باشتر نەبوو ئێ خۆیسەوە تاوەزاکەیە تۆ نەچووی انتخاباتی بایکۆت کرد نەتیجە و هەرمایەوە هەر زۆرینەکەی هێنایەوە هەرو کورسی هەبوو کە لە بەغای بوو چونکە بۆ ئەوە تەغیر لە معادلەی سیاسیان ناکە تەغیرم لە معادلەی سیاسی کاتێکە بێ بچیت تۆ ئەو کەسا هەڵەبژێری کە تاوانی بەرامبەر کردووە کە دزی لێ کردووی کە خیانەتی لێ کردووی کە ئەمانەتەکە پێسپێرت لە ئاستی پاراستی ئەمانەتانە بوو ئەم جارە تۆڵی ئاوا لێ بکەرەوە بۆیە ئێمە بەڕاستی حتا ئێمە هەموو کاتێک تومانە کاکە ئەگەر دەسەڵاتداری شەکەن ئێمە حەزەکەین دەسەڵاتدارێکی باش بکە ئەوە کە لە تعریفی سیاسی شتی وانە من حیزبی سیاسی بۆیە هەم بۆی مقابلەکانە بلا بە خۆم سمەجییان ئێمە بەعکسەوە ئێمە وەکو کۆمە باسی کۆمەڵەکەم مامۆستا عەلی باپیر لە چەندین وتاریە بە مقابلەکانی وتووە بەم حیزبانەی وتووە کاکە لەسەر کورسی خۆتان عەقڵانە دانیشن لە ئاسی متوانەی خەڵکا بن کاکە ئێمە کەمین مالیە نەگرتوون حەسکەین سەرسم بن بکەون بەدەما هەڵە بکەن تاوان بکەن جەریمە بکەن بۆ ئێمە پێتان خۆش بین حەزەکەین چاک بن خزمەتی میلەت کەن یعنی خزمەتی مەتان کردووە باشە کا حەکیم ئەم کەناڵ و ئەم دەسەڵاتە کە هاتووە یعنی کۆمەڵێک هەنگاوی ناوە لە ڕووی ئەوەی کە بە حسابی خۆی ئەم میلەتە ینی لە ڕووی ئەوەی کە تەسقیفیکە لە ڕووی ئەوەی کە خۆی بێ چۆنی بێ ئاوا بیرکاتەوە چی کردووە مە میلەتە ینی بۆ زیاتر بێدەنگر و پەرکردنی میلەت مەبەست نەک ئەوەیە ئەم کەناڵانە ئەم فەزایاتانە کە دروست کراون لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی قیەمی نیشتیمانیەوە لە ڕووی دینداریەوە لە ڕووی ئیلیزامەوە لە ڕووی سەمعوتا ئەو گێڕایاڵی دایک و باوک و ئایلە و ئەولادەوە لە ڕووی ڕێز و حرمەتی گەورە و بچووکەوە ئەمانەشیان هەموو نەخسۆ دەژێر پرسیارەوە هەر بە پارەی خەڵک و پارەی هەر بۆ پارەیە کەواتە تۆ پارەکەش بە شتێکی باش بەکارنایێنی لەگەڵ ئەوە پارەکەش بێ قیەمی وڵاتی پێڕوخێنی ئێ چۆن نەبێ ئەوە تۆ فەرموو باسم کرد لە قسەکانەوتم دیاردەی تەلاق ینی لە عەقڵانیە دیاردەی جیابوونەوەی خێزانەکان ئەگەر دووقاتی هاوسەرگیری نەبێ ئەوانەی کە هاوسەرگەری تازاکەن دیاردەی تەلاق ێستا خەریکە دوو بەرابەری ئەوە بێتەوە سەبەبەکەی چیە سەبەبەکەی ئەوەیە هەموو شیرازی کۆمەلگانێ ینی شیرازی کۆمەلگان تێگاشە بەس پارەکە جگەلەوەی کە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە فەرمون لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە بڵێن ئێستا کەناڵ هەیە بۆ تێکدانی خێزان و بنەماکانی خێزان و هەتا کللتوری کۆمەلگای کوردی لە ڕۆ سیاسیکەش و کۆمەڵک کەناڵیان دەنە ناوە کە بۆ چاواشەکردن بۆ چاواشەکردنی ڕایگشتی بۆ جوانکردنی بڵێن ئەم سیما حکومڕانیە میلەتی کورد میلەتێکی بەوەفایە وە ڕێزی تەقدیری هەموو کەسێکەکە کە لە ژیان و خەباتیە ئەم میلەتا خزمەتی کردوە خەباتی کردووە بەڵام تۆ وا لێبێ هەموو ڕۆژێ ئەمە بە میلەت فرۆشیتەوە کاکە ئێمە خەباتمان کردێەوە نابێت کەس قسە بکە کاکە ئێمە خەباتمان کرد ئێمە زیب بکەنەوە قسە نەکەن کاکە ئێمە خەباتمان کردێەوە بچەو سێنینەوە بێ قوبوڵتان بێ کاکە ئێمە خەبات و تێکۆشانمان کرد کەس بۆی نییە کاکەخەڵگەوەی ناوێ بەس بەر تاقی خەواتەکان وەرنەگرتوەوە جارێ 21 ساڵە 31 ساڵە کاکە 10 ساڵ یەکەم هەر پێ هەڵان هەر بە ئێوەی هەڵا هەر ئێوەی باشت زانی هەر ئێوەی پێشخست کاکە بوو بە 20 ساڵ ئەوە 31 ساڵە بەس نییە کاکە خەڵک ئەڵێ تۆ ینی شتەکان ئەبێتەوە بە شێوەیەکی عکسی ئەم جارە توش ئەوم پێ بفرۆشتەوە من ئەوەشم نایە ئەو مێژۆ سفرەکەمەوە سەوای لێ هاتووە خەڵک باسی ڕاپەڕینەکەی خەڵک گاڵتەی لێ بۆ بە نوکتە ئەو دروشمە جوانانەی کە لە ڕاپەڕینا هەبوون کە میلەتی پیشانەتی پێوە کرد جاران
هەموو حماسەتی میلەت هەڵەسا بۆ قسانە ئێستا خەڵگاڵتی پێکە باش بەس ئەو تیمایی کە بۆ نمونە سەڵاتی کوردی بۆەوەی گەندەڵیەوە کوشتی پێشتر بەعز بێ لە سەڵاتەکانی ترتوانی ئەوە بیکوژن تیمایی نەخێر چونکە ئێمە بەعز هەرچیەکی کردبێ لە میلەتی ئێمە نەتەوەیەکی تر بوون عەرەب بوون و بەڕاستی تۆ ئینتیمای نەتەوەیت دایم زاڵ بوو و هەر هەڵوێستێکی بەرامبەرت ئەنوان تۆ ئەو پاساوت بۆێنایەوە کە ئەمە ئێوێ بوو چاوسێنێتەوە کە ئێوێ حڕیەت لێزەوتکە کە ئێوێ مافی نەتەوایەتی پێشێرکە زەحمە نەبێ ئەمانەیکەن بە چه دەبریرێکەکەن باشە ئەمانە چن بۆ لای مەلیک و ئومەراکانی خلیج باشە بزانن ئەوان چیان وڵاتی خۆیان کردوە ئێوەکو ئانکەن کاکە مناڵەکانی خۆشتانیان بۆ بەرن پێشیان خەن بەس وەکوان خزمەتکەن بڕۆ بزارێت بۆ دووبەی بووە بە مەرکەزی سنتەری بازرگانی عالەمی ئێستا تارەکان لە هەموو دنیابێ بچێتەوە دووبەی اینجا لێوەچێ بۆ وڵاتانی تر ها ئەو سەحرایە بۆ بەهەشتا ئێچی بۆ لای و مناڵەکەی خۆش دەبیت و ئەم هەموو هینا دەیوەرە چاو لەوکە خۆ تۆش هەتە ناوتت هەیە سامانت هەیە سەروەتت هەیە پارەت هەیە ئیمکانیات تۆ بۆ نایکەی بۆ ئەی زەحمە نەبێ خەڵک ئێستا لە وڵاتە ئەسڵەن لە وڵاتە خلیجیانە لە قەتەر لە ئیمارات لە سعودیە لە وڵاتە خلیجیانە لە بەحرێن لە عومان ئەم وڵاتانە کە وڵاتی خلیجین ئەحزاب و تعدودی ئەحزاب نییە ئەسڵەن انتخاباتی پەرلەمانی لە ئیمارەتە هەر نییە انتخاباتی پەرلەمانی تازە بە تازە لە سعودیە هەبوو ئێستا لە قەتەریش یەک جارە ئەوە یەک ساڵە کراوە یەک ساڵی لەمە پێش کرا هەر نەبوو خەڵک پێویستی نەبوو ئەی خەڵک بۆ قسەی ناکرد خەڵک بۆ شۆڕشی دیشی ئەم دەسەڵاتەنی خۆ هەمووشی وراثیە و مەلەکی و عایلەیە بۆ لەبەر خزمەتی خەڵکیان کرد لە پێنای خۆشیان خواردیان لێی ئەولادیان بەڵام خزمەتی خەڵکیان پێش خست ئەی تۆ بۆ کوانە ناکەی کاکە فەرمو هەموو قوڵمانە وەرە کاکە خزمەتی خەڵکە خەڵکی ژەو کاتە ڕێزە ماڵ و مناڵیش دەگرێ ئەوەیشی کە پێویستە بۆ ژیانی خۆت و ماڵ و مناڵە کەس چاوی نابکرێت تێ نابڕێ بەس تۆ ئێستا لە هەمووی بگریتەوە لە هەمووی باشە لە هەمویان گرتووە هەمووی برێتەوە باشە کاک حەکیم یا بە پێشەوەی کە نەوت بنێرینە دەرەوە ساڵی 2014 باشە مشکلەمان چی بوو زەحمە نەبێ 200 میلیارد لە بەغداد دەودات معاش زۆر بە منەظەمی لە 15 مانگۆ دەستی پێ کرد 29 مانگ تەواو یەک ڕۆژ یەک سانی یەک دەقە دوان هاکەوە باشە ئەمە لە 2000 چەنەوە 2003ەوە هەتا 2014 باشە وەزارەتەکان هەمووی کاتی خۆی ێزانی مۆزەف دەوام ئیلتیزام هەموو کەسێ ژیانی خۆی لەسەر ڕێخستە بوو معاشێکی محتەرەمیش ڕۆژ بە ڕۆژی زیادێ کرد ئەمە چی بوو ئەمە پارەمان لە حکومەتی ناوەندیەوە بۆ هاتووە حکومەتی هەرێمی ئێمەش تەوزیع کرد باشە ئەم قەزەی نەوتان هێنایە ئاراوە هەر لەگەڵ ئەم نەوتە هارە ئاهاتە ئاراوە کە نەوت تۆ پارە و بودجە وەرەگری لە بەغا پارەی نەوتی بەسڕەیە وایە خەڵکی بەسڕەش حەقێکی لە پارەی نەوتی تووە لە کوردستانە پارەی هەبێ کە تۆ داوای ئەوەیە یەکەی ئەوش داوای عێراقە شتێرا دروست بوو کێشە لەگەڵ حکومەتی ناوەندی پارەکەی بڕی لە یەکی 2014 کێشە لەم هەرێمە ئێمە دەستی پێکردووە باشە دوای ئەوەی ئەم نەوتە لای خۆی بێ بە خێر و بەرەکەت لە هەر شوێنێ نەوت لە هەر شوێنێ نەوت دەرهات بۆ هەر وڵاتی ئەم وڵاتی تر عێراق لە ساڵی 1970 کە تەمیمی نەفتی کرد و خوانیان و دەوکاتە ئەم وڵاتە بژایەوە ئەم وڵاتە ئیتر گەکەشایەوە سەروەت و سامان و حتا ئەو شەریکاتانەشی کە نەوتیان دەرێنە هەمویان دەرکردن نەوتەکان خستۆ دەستی وڵات ئێمە وڵاتی کوردستانی ئێمە نەوتی تیا دەرکە و بەڵا ڕووی تێکردین معاش نەما کێشە دروست بوو شەڕۆژەی خزمەتگوزاری خۆ پیشاندان هاو خەڵک بێزاری گەندەڵی دروست بوو چی ئەی کاکە زەحمە نەبێ ئەم نەوتە کە ئاوا بوو بە نیقمەت خۆ ئێستش حکومەتی ناوەندی واتان پێڵێ هەڵە کاکە وەرن نەوتەکە وازێ بن با هەر لە خینەکانی خۆیان نابن دەریمێنن وەرن کاکە یا حکومەتی ناوەندی دەرێنین یا ئێمە دەریمێنن ئێمە حسەی خۆتان لە حکومەتی ناوەندیە دەینێ باشە ئەی باشە تۆ بۆ ئەمە ناکەی دیارە تۆ ئەوەندەی چاو لە مەکاسیبی خۆت و چواردەور و ئەطراف و ئەحزاب و هینی خۆتە چاو لە مەساڵحی میلەت دەکرێت سابرێرەکەی دادگا بە چوونی بەڕێزت براکی دادگای فیدراڵایە بووی تە دەواازەیەک بۆ ڕاستکردنەوەی گرێ بەستە نەوتیەکان بۆ ئەوەی کە ئێمە پشتێکی باشمان لە بەغداوە بۆ بێت بۆ ڕاستکردنەوەی موچە ئەگەر بە باشی مامەڵی لەگەڵا بکرێ بۆ ڕاستکردنەوەی ئەوەی کە فرۆشتین نەوتی ئمە بە هەرزانتر دەفرۆشرێت لە ڕێگەی عێراق و فرۆشت و هاو بەش بێت لە چەندین قەزەی ترا لەم عێراقا
ئەم دادگای فیدرالی قراریەوە حکومەتی هەرێمی ئێمە گەڕاوەتەوە بێتێتی ئەو دادگای فیدرالیە بابەتەکانێک لە ئاکاتەوە بە تایبەتی لە مەسەلەی ڕفراندۆمە تیان ڕێزی لێ دەگرێت ڕێزیان لێ دەگرین و ڕێزیان لێگرت باشە چکە ئەم دادگای فیدرالی ئەمانیشی تایەکی دو پارتیشی تای هەرێمیشی وانە احتیاتی شانەیە و دای ڕێزی شانەیە ئەم دادگای فیدرالی قرارێکی داوای استنادن بۆ دەستوری عێراق ئێ باشە تۆ خۆتی قرارت کردووە لە دەستورە ئەم دادگای هەبێ و بەم شێوەیەش تەشکیل بووە کە تەشکیل بووە خۆشیان دەنگیان بە دادگای کە تەشکیل بوو کە تەشکیل بوو نوێنەرەکانی ئەوشی تایە باشە نوێنەرەکانی ئەوش کوا بۆ قسە ناکەن زەحمە نەبێ ئەم دادگای بوو بووە سیاسی ئێستا بوو بووە سیاسی لەبەرەوەی ئەم ڕیاری داوە ئێ باشە ئەم ڕیارە جەماوەری کوردستان ناڵێن ئەمە حڕیەت و یا بۆ من سەروەری کەریمی کوردستان خاتە خەتەرەوە ئەی بۆ غێری ئێوەی دەسەڵاتدار کە مەساڵحتان دەکێتە خەتەرەوە بۆ یەک هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەمە ناڵێ خەڵگەلە کاکە نەوتێک کە من ئیسیفادەی لێ نەکەم بۆ من نەبێ با بچێتەوە حکومەتی ناوەندی لەوی وەرەگرمەوە تۆ نامێتەوە دەستێکی ئەمینیت بەڵێ با بڕاتەوە حکومەتی ناوەندی بیباتەوە سەروەری چی لەو کاتێکا تۆ دەرگایەکە داخستووە هەموو دەواازەکانە لە وڵاتە داخستووە خەڵک سەرکوتەکەی پاری نایەتێ معاشی نایەتێ پارەکەی خۆی نایەتێ نەوتەکەی خۆی نایەتێ ناژبێ هاوارکەی خەڵک پەنا بۆ شوێنی ترە بە و ئەم قسەیەش لە مەسلحەتی خەڵکایەکەوان کردویانە بەڵکو ئەمان بە هەر دیوێکیانە بێ نەوتەکە تەسیمی حکومەتی ناوەندیکەنەوە لە ڕێگەی سۆمۆ بیفرۆشن پاراگەڵێتەوە ئەگەڕێتەوە بۆ حکومەتی ناوەندی حکومەتیش بودجێ وڵاتە ئەم خەڵکان ژێتەوە خۆ تۆ نایدەی ئەوەتان نەداوە تا ئێستا نەداوە بە ڕێک و پێکیەوە باسمان کرد چەند تا ئێستا چەند موچەتان خواردووە غێری کابینەکانی پێشوو بەس کابینەکەی نۆ ئەوەی خواردووە ئێ باشە یاوە تا چ تۆ یاوە تا تۆ با حساباتی دیار بێ بەم خەڵکی خۆ بڵێ کاکە ئەوە بەروی لە فرۆشم ئەوە حسابەکەم ئەوەش پارە و موچەکە باش بەس بۆ کاتم زۆر کەمەوە یا بەس پێت وایە کەی دەتوانن موچە بدەن ئێستا ئەوەی کە بەڕێز زووتت نەوتگەشت 190 دلار ئەو هەم داهاتی ناوخۆی هەیە هاوکاری و پەیمانان هەیە ئێستا کە نەتوانن موچە بدەن کە ئێستا موچەی مانگی و دە ڕۆژ بەسەدا تێپەڕیوە ئێستا بۆ تەندروستکانە چولێک ڕۆژە موچیان وەرنەگرتووە ئەی کەی دەتوانن بە بۆچووی بەڕێز موچەکە بدەن من پێم وایە ئەو قسەیە کە کراوەختی خۆی وەزان وەزیری سامانە سروشتەکان وتی نبدێ بە ملیۆنە دۆلاریش نازانم هەروە خۆیەتی دیارەوە ئەو حەقیقەتێکی و ئەساسێکی بۆ قسە کراوە و یعنی هەندێک بابەت هەیە پاسەوە ناگرێت دوکەوتنی موچە بە بچووی نەخێر نەوەڵە پاسەوە هەڵناگرێەوە بەڕاستی دوێنێ سەر غێری ئەوەی کە لە حەقیقەتە فرۆشتنی نەوت و سەروەتی ئەم وڵاتە تاڵان فرۆش کراوە هیچ تعریفێکی تر هەڵناگرێ کە ئەم سەروەتی ئەم وڵاتە بەدەست ئەم وڵاتەوە نەماوە باشدا سەر حکومەت باسی وکرد کە 200 میلیارەکە لە بەغداوە نایە هەندێک داهاتی سنوورەکان ناگەڕێتەوە بۆی خەتای حکومەت نێ موچە دواکەوتو خەتای کێ وڵاتی نازانێتەوە کاتێمە یەخی کێ بگرین تۆ هەموو شتێک لای توێە هەموو ئەرقامێ لای توێە بۆ شتەکانی ژناڵی ئەیخیشتەوە ملی مقابل ئێتو خۆ حکومەتی ناوەندی بە پێی هەموو نەمانەکە سواڵی و پارەیە بە تۆ وەکو حقایقی پێ نادا ئەوە نێویش کۆتۆژیە پرسیارەوە لایەن بانکی عێراقیەوە لەلایەن وەزارەتی دارایەوە لەلایەن حیزبەکانی عێراقەوە ئەڵێ زەحمەنێ لە بەرامەت چیە پارەیە دەی بەهرێ ئێتۆ بۆ اعتیبار دەکەیتە سەرەوە یانەوە تا بەدیوەکە حەلی کە هەموو شتێک بەر ئەوێ یا وەرە خۆ دووە بە شێوەیەکی مستەقیل ناڵێ حکومەتێکی سەر بەخۆم داهاتی خۆ ڕێخە و جێ خەڵکیش بە بەڵام کە نایکەی شتی تایە کەواتە شتی تایە کەواتە تۆ ئەگەر هەر لایە حکومەت دیت هەر لایە لایەنی سیاسی ڕێگرە بنەماڵەیە ڕێلێگرە میلیشای حیزبی ڕێلێگرە هەرچی ڕێگری علانی تەکەش هاو بەشە لایەن سێ لایەن وای بەڵێ بەڵام بە درەجەیەک پارتی دوایی دوو لایەن کە دەسەڵاتی و میلیشیان هەیە سنوورەکان بەشکورە لە بینی خوانە بە حکومەت دەدەم دوو لایەنەوەیە و هەر لایەنێک هەستان ئیسە نەگەڕانەوەی پارە ئەو بداهاتی حکومت کەما ئەوڵێ مانگە نەگەڕاوەتەوە و ئەو مانگە لایەنە حیزی کردوونای گەڕێتەوە هەر خۆی بۆ خۆی حکومەت دەبێمە قوبڵکە بۆی علانی ناکەی بۆ خەڵک بڵێ کاکە ئەمە من ئەم بەم شێوەیەم حکومەتداریە ناکەم بەڵام تۆ بە هەموو شوێک هەر قوبڵتە هەرش بێنیتەوە هەر دوایش تۆمەتەکەی تۆ پاڵ خەڵک ئەڵێ خەڵک سەبری نییە و حکومەتی ناوەندی پارە نانێرە کۆمەڵێک گرفتی تر دروستەکەی سوپاسم زۆر سوپاس بۆ بەرز ئەنوەر سەنگاوی ئەندامە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەی سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بینەرانی بەرز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ